خەند عەلی هاوسەرگیری کرد لەگەڵ دیاری چۆن یەکیان ناسی ئەو دەنگویانە ڕاستە هۆکاری سەرەکی هاوسەرگیریەکەیان تیکتۆکە دیاری دەڵێ زاوا کەری خەزورە خەندە ناوی ڕاستەقینەی چییە؟ ئایا دوای هاوسەرگیری واز لە سۆشیال میدیا و کاری هونەری دێنێتن؟ خەندە و دیاری چی بەو کەسانە دەڵێن کارەخنیان لێ دەگرن تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕاینەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و سەبسکرایب دوینەچێ واروەها سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ هۆڕەخنەوە پێشنیارێک ڕاستەخۆ وەڵامتان دەدەینەوە. خانوە شۆخ و شەنجی دیاری کورد خەندە عەلی ئەو خانمەی دەڵێ هیچ ئافرەتێک ناتوانێت وەکو من بەد بڵێتن و خۆم یەکەمم واروەها هیچ کەسێکیش تۆنی لە من بەرزتر نییە زۆربەی کات تووشی کێشە بوومەتەوە لەو چەند ڕۆژی ڕابردوو خەندە عەلی هاوسەرگیری لەگەڵ کەسایەتێکی دیاری سۆشیال میدیا بە ناوی مامە دیاری کرد. خەندە عەلی خەڵکی شاری کوێ و چەند ساڵێکە هاتوونەتە شاری هەولێر. خەندە عەلی لە ئێستادا تەمەنی نزیکەی 21 ساڵ دەبێتن و تاوەکو پۆلینۆی خوێندووە. خەندە عەلی چەند ساڵێک پێش ئێستا لەگەڵ خوشکەکانی و لەگەڵ باوکی چوون بۆ ئەوروپا و چەند ساڵێک لە تورکیا و لە نیۆنان ژیان بەڵام دواتر گەڕانەوە کوردستان. خەندە و خوشکەکەی بە ناوی سارا سەرەتای دەرکەوتنیان لە ڕێگای بەند بوو و باوکیان پشگیری ئەو دوو خاتونەی دەکرد. زۆر شتێکی سیر بوو لەو تەمەنا لەو جۆرە ئەدای و ئەو جۆرە بەندانەیان دەگوت. ئەو کاتێک کە دەرکەوتن تەمەنێکی ئێگزار بچووکیان هەبوو و باوکی یارمەتیانی دەدا و بەندەکانی بۆ ئامادە دەکرد و دەینووسی. ئەوانیش دەیان گوت لە کاتی خۆی ناوبانگێکی باشیان پێدا کرد لە ڕێگای بەندەوە واروها بۆش نەوەستان. کارەکانیان بەرەبەرە بەرەو سەرکەوتن دەڕۆیشت و تاوای لێ هات لە کەناڵ و تیڤەکان چاو پێکەوتنیان لەگەڵ ئەو دوو خاتونە و باوکیان دەکرد بەڵام هەموو کاتێک باوکیان لەگەڵ ئەو دوو خاتونە بوو. وەخەندە ناوی ڕاستەقینەی خۆی ناوی شنۆیە بەڵام هەر لە منداڵیەوە باوکی بە ناوی خەندە بانگی کردو لە تەسکەرە ناوی ئەسلی خۆی شنۆیە. وەروەها خەندە و خوشکەکەی ساڵانێکی زۆر لەو بوارە بەردەوام بوون. دواتر ڕۆیان لە وڵاتی ئەوروپا کرد لێۆنان ماوەیەکی ژیان لەوە دووبارە هاتنەوە بەڵام دوای گەڕانەوەیان ماوەیەکی کەم لە هونەرەکەیان بەردەوام بوون و ئەوەی دەیبینین چەند ساڵێکە خەندە بە تەنیا بەندی گوت بەڵام لە ئێستادا وەستاوە هیچ بەندێک و هیچ گەعدەیەکی ئەو خاتونەمان نەبینیوە و دیارە لە ئێستادا وازی لەو کارە هێناوە. هۆکارەکەشی تاوەکو ئێستا ڕوون نەکردوتەوە لە بەرخوێندنە یاخود هۆکاری تر هەیە کە وازی لەو بابەتە هێناوە و خۆشی بازەوە دەکاتن. زۆربەی کات تووشی گیر و گرفت بوومە لەگەڵ هونەرمەندەکان لە بەرەوەی من ئافرەتم و تۆنم زۆر بەرزە ئەوان تۆنیان نزمە و چەندین ئافرەتیش ویستیان ئەو کارە بکەن لە کاتی خۆیدا بەڵام من هەر یەکەم بووم تاوەکو ئێستاکەش هیچ ئافرەتێک بە وێنەی من گادەی نەکردو و دەنگ و تۆنی هیچ ئافرەتێک لە ئیمن بەرزتر نییە. بۆ زۆربەی کات باسییان لەوە دەکرد ئەو خاتونێجی کلاس و لە ژیانێکی های لایو دەژی بەڵام ئەو شتانە هەمووی دوور بوون لە ڕاستی. خەندە و خانەوادەکەی لە ناو خانوویەکی زۆر ئاسایی وەکو هەر کەسێکی تر دەژین و ئەو باس و خواسانە تەنها لە ناو سۆشیال میدیا بوون و تاوەکو ئێستاکەش ئەو خاتونەیە لە ناو سۆشیال میدیا لە تیکتۆک ڤیدیۆ دەکاتن و لەگەڵ کەسە بەناوبانگەکانی سۆشیال میدیا یاریەکێ بە ناوی تادی ئەو یارێ دەکەن و لە بڕی ئەوەی کە یاریەکە دەکەن بڕەپارەیەکیان بەدەست دەکەوێتن و ئەوەی ئێمە ئاگادارین و خەڵکیش دەیزانێ لە نێوان ئەو یاریە هەر کەسێک بەشداری بکاتن کە خەڵکەکی زۆر پژگیری بکاتن و گوڵ و چەندی خەڵاتی تر بۆ کەسایەتە بنێری ماگانە بڕەپارەیەکی ئەگزار باشت بەدەست دەکەوێتن و بۆی لە ئێستادا ئەو کارەیە بۆتە پیشەی خەندە و واروها لێش سەرکەوتووە شەوانە خەڵکێکی زۆر لە دیار لایڤەکەی دادەنیشێ. واروها لە ڕێگای ئەو لایڤەوە کەسێک دەناسێ بە ناوی مامە دیاری. مامە دیاری ئەو گەنجەیە ساڵانێکی زۆرە لە ناو سۆشیال میدیا دەیبینین بە تایبەتی لە لایڤکردنەوە لەگەڵ چەند کەسایەتێک دەرکەوتوە تاوەکو ئێستا کە لە ناو سۆشیال میدیا هەموو کاتێک جێ باس و خواسن
ئەو گەنجەیە سەرەتای دەستپێکردنی لە سۆشیال میدیا لەگەڵ چەند گروپێک کاری کردەوە لایڤی کردوتەوە ئەو کاتە لە تەمەنێک بوو بەڵام ئێستا شێواز و ستایلی خۆی زۆر گۆڕیوە و لەوەتەی ئەو کاتەی کە خەندەی ناسیوە زۆر شتەیە تەرکی کردووە ئایا هۆکارەکە خەندەخانە یاخود هۆکاری تری لە دواوەیە و هۆکاری ناسینی ئەو دوو کەسایەتیش لە ڕێگای تیکتۆکەوە بوو تیکتۆک بۆ ئەوان بۆ نازوونی هەمات هەم لە ڕێگای ئەوەوە دەتوان بڕەمادەیەک کۆبکەنەوە و چوونە نێو قەفەزەی زێڕینەوە و توانیان هاوسەرگیریش بکەن و هیوادارین ئەو کەسانی سۆشیال میدیا بەکاردێنن لە ڕێگایەکی جوان بەکاربێنن بۆ ئەوی بتوانن هەموو لایەک سەرکەوتوو بن وەروها لە ئێستادا بازەوە دەکەن خەندە و دیاری لە نوێترین دەرکەوتنیان دەڵێن بەسە ڕایگرن واز لە تانۆ تەشەنە بێنن تۆ بێ لای من بڵێ خەندە ئاوای کرد وەروە خەندەش بازەوە دەکا بڵێن دیاری کاتی خۆی ئاوا کردووە هیچ بەڵگەیەک لەسەر ئێمە نیە تەنها ئێمە کەسی دەرکەوتوونە پێویست ناکە خۆتان بە ئێمەوە سەرقالکەن و بەژانی هاوسەرگیریەکەمان سەرقالکەن لەبەرەوەی هیچ هێزێک نییە ئەو دۆمان لێک بکاتن و هەموو کاتێکیش پژێری یەکتری دەکەین وە لە نوێترین دەرکەوتنیان دیاری دەڵێتن من کەری خەزورمم بەڵام خەندە بە شێوازێکی تر پێ دەڵێ بڵێ تۆ شێری خەزورتی نەکەری خەزورتی بەڵام ئەم قسەیە قسەیەکی پێشینان و کۆنا هەموو کەسێک لەسەر زاریتی بەڵام خەندە شتێکی نوێی داهێنا و دەڵێ مەڵێ کرد بڵێ شێر و خەندە بازەوەش دەکا ئێمە لەسەر ئەو بڕیارمانداوە کە دوای ئەوەی کاوسەرگیریشمان کرد هەموو کاتێک بەردەوام دەبین لە سۆشیال میدیا و وەلایڤی خۆمان دەکەینەوە و خەندە چەند ساڵێک پێشێستا لە چاو پێکەوتنێک بازەوە دەکاتن پێم خۆشە لەگەڵ کەساتێک هاوسەرگیری بکەم بە ناوبانگ بێتن و هەیبەتی هەبێتن و ئەگەریش کرا هونەرمەند بێ بەڵام زۆربێ ئەو شتانێک کە ئەو بیری لێ دەکردەوە ڕاست دەرچوو و هیوادارین هەموو گەنجێک دڵخۆش بێتن و هیوادارین سۆشیال میدیا ببێتە جێگایەک بۆ ئەوەی دڵخۆشمان بکاتن و خەندە بێنێتە سەر لێوانمان هیوادارین بۆ دوو گەنجە جوانە هیچ کۆمنتێکی ناشین نەڕواتن و تەنها پیرۆزبایی هیوادارین ئەو دوو کەسایەتیە خەندە و دیاری ژیانێکی خۆش بەڕێ بکەن و هیوادارین ئەو گەنجانەی کە ماونەتەوەش ئەوانی ژیانێکی خۆش بەڕێ بکەن ئایا پێت باشە هاوسەرگیری لە ڕێگای سۆشیال میدیا بێ بۆمان لە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سایکردنی تاوە ڤیدیۆکەمان پێتان خۆشە ئەمجار لەسەر کەسایەتێکی تری کوردستان یاخود جیهانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسە وەروەها لایک و کۆمنت و شێریشتان لەبیر نەچێتنەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئاگاداری هەموو کار و چالێکیکی ڕۆژانەمان بی هەموو کاتێک باشترینەکان ببینە لا کلیل میدیا